ئۆتۆمۆبیلێکی بۆمبکراو لە ناوەندێکی سەوزی و میوە بەیانی دووشەممە لە بەغدا تەقێەوە لانی کەم 10 کەسی کوشت وەک کاربەدەستانی عێراق دەڵێن. ئەو ئۆتۆمۆبیلە لە بازاری جەمیلە لە ناوچەی شیعانشینی شاری سەدر تەقێەوە وەک ئەفسەرێکی پۆلیس گوتی. تەقینەوەکە هەروەها 28 کەسی بریندار کرد و چاوەڕوانی دەکرێت ژمارەی کوژراوان بەرز بێتەوە. کاربەدەستێکی پزیشکی پشڕاستی ژمارەی کوژراوانی کرد. دووکەڵی ڕەش ئاسمانی ئەو ناوچەی داگرت و خەڵک بە پەشێواوی شوێنی تەقینەوەکەیان چۆل کرد. هەر لە شوێنی تەقینەوەکە لاشەی ئۆتۆمۆبیل و شوشەی شکاو سەوزی و شتومەکی تر کە لە بازارە دەفرۆشرا دەبینران. ئەو دوکاندار دەڵێ لە نەکاو تەقینەوەکمان بیست هەڵاتم بۆ دەرەوە و ئاگرێکی زۆرم بینی گەلێک کەس کوژرا بوون بەلامەوە سیر بوو کە چێ لە پشتی ئەو هەموو کوژراوانەیە. لانیکەم سەربازێک دیتراوە کە لە شوێنەکە ڕاگیزراوە شوێنێک کە هێزەکانی ئاسایش ناوچەکان دەپاراست. داعش لەسەر لێدوانێکی سەر میدیای خۆی ئاژانسی ئەعماق بەرپرسایەتی و هێرشەی واستۆ گرت. ئاژانسی ئاسۆشیێتد پرێس وەک راپۆر دەکات نەیتوانێت ڕاستی و دروستی ئەو لێدوانەی بۆ دەربکەوێت. داعش هێرش بۆ سەر ناوچەکانی سەرەکی دانیشتوانی شیعە دەبات. تەقینەوەکە لە دەمێکدادێک کە هێزەکانی عێراق بە پشتیوانی ئەمریکا لە دوای قۆناغەکانی گرتنەوەی تەلعفەر لە چەنگ داعشدان کە 150 کیلومتر لەسەر سنووری سووریا دوورە. یەکشەمە لەشکری عێراقی ناوەندی شارەکە بە تەواوی ئازاد کراوە کە زۆربەی چەکدارانی داعش ڕایان کرد.